سڵاتە لەبێت ئازان خۆشەویستان بەخێربێن بۆ وانەیەکی نوێ لە بەشی سێمی کۆرسی نێتوەرک پلەس. لە تەواوکەری وانەکانمان سەبارەت بە کێبڵی فایبر ئۆپتیک ئیمڕۆ باسی FDP دەکەین، واتە فایبر دیستریبیوشن پانێڵ، واتە پانێڵی دابەشکردنی فایبر. سەرەتا فایبر دیستریبیوشن پانێڵ کە بە کورتراوی پێی دەڵێن FDP چییە؟ سندوقێکە یان پانێڵێکە کە ئەرکەکەی ڕێخستن و پاراستنی کێبڵەکانی فایبر ئۆپتیکە. ئەمە شواتە هەموو ڕیشاڵانی کە لە تۆڕی بنەڕەتیەوە دێن دەگەناوێ و لەوێشەوە بەسەر ئامێریان بەسەر کێبڵەکان دابش دەکرێن کە دەگەنە شوێنی جیاواز لە کۆتایی، وەکو وێزگەی دابشکردن وایە بۆ فایبر. ئەمە وێنەیە کە سەبارەت بە فایبر دیستریبیوشن پانێڵ ئێستا باسی جۆرەکانیشان دەکەین. جۆری یەکەمت هەیە کە پێی دەڵێن ڕاک ماونت FDP، شێوازەکەی ئاسۆییە وەک لەم وێنەی بەرامبەرتان دیارە، ئەوەش دووبارە کاری ڕێکخستنی کێبڵەکانی فایبر ئۆپتیکە. جۆرێکی دیکەت هەیە کە پێی دەڵێن وۆڵ ماونت FDP، سندوقێکە کە لە دیوار دەبێت، هەردووبارە بۆ ڕێخستنی کێبڵەکانی فایبر ئۆپتیکە، نەک تەنها بۆ ڕێخستن وهروەها دەیان پارێزیتن لە هۆکارە دەرەکیەکان وەکو بۆ نمونە تۆز بێ یاخود باران بێ، هەر هۆکارێکی دەرەکی کێبڵەکان دەپارێزیتن، وهروەها ڕێخستنێکی باشیان بۆ دەکا لە ناو سندوقێک بۆ نمونە لە دەرەوە. جۆرێکی دیکەمان هەیە کە پێی دەڵێن ODF، واتە Optical Distribution Frame. ئەوە تەنها لەو شوێنانە بەکاردێن کە ڕێژەی کێبڵەکانی فایبر ئۆپتیکیان زیاتر لە 100 کێبڵە لە 200 کێبڵ زیاتریان هەیە. یعنی بۆ نمونە کۆمپانیەکانی ئینتەرنێت یاخود کۆمپانیەکانی تلیکۆم، ئەوانەی کە ڕێژەی کێبڵەکانیان یەکجار زۆرە کێبڵەکانی فایبر ئۆپتیک، یاخود لە FTTX بۆ نمونە قەبارەکەی زۆر گەورەیە، ئەوەش دووبارە بەکاردێ بۆ ڕێخستنی کێبڵەکانی فایبر ئۆپتیک. کەواتە بە شێوازێکی گشتی بەکارهێنانی FDP، واتە فایبر دیستریبیوشن پانێڵ، لە تۆڕەکانی وەکو FTTX یاخود لە تۆڕەکانی ISP، کۆمپانیەکانی ئینتەرنێت یاخود ناوەندەکانی داتا سەنتەرەکان، یاخود لە هەر شوێنێک بەکاردێک کە پێویستی بە بەڕێوەبردننی کێبڵەکانی فایبر ئۆپتیکە بە شێوازێکی پارێزراو و ڕێکخراو. کەواتە هاوڕێیان گەیشتنە کۆتایی ئەم وانەیە کە باسی فایبر دیستریبیوشن پانێڵمان کرد کە بە کورتکراوی پێی دەڵێن FDP. تاکوانی داهاتوو یاسینتان لەگەڵ بۆ هەر شاد و وەختە وەربەن. خوداحافیز.